ڕحمەتی خوا لێ بێ وەفدی نەجران پرسیارێک لێ کرد باش ئێوە لە قورئانە دەخوێنەوە یا ئوختە هارون ئەی خوشکەکەی هارون ئێ باشە بینی عیسا سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ موسادا زۆر بینیان هەبوو ئەفەرمێت جوابم بۆ نەدرایەوە هاتمە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إنهم كانوا يسمون بأنبيائهم والصالحين قبلهم ئەوان ناوی منداڵی خۆیان دەنا بە ناوی پێغەمبەران و پیاوچاکانی پێش خۆیانەوە سەلامی خوایان لەسەر بێ هارون یەک هەبووە ئیتر چیە بۆ نازانین چونکە دلیلێکی صریح نەهاتووە هەمووی ڕەئیە هەندێک عولەماش دەڵێن هارون یەک هەبووە زۆر خراپ بووە لە قەومێکی زیناکەر بووە دایانەتە باڵ ئەو بەڵام ئەو ڕێی بە قوت نییە خوای گەورە خۆی دەزانێ بەڵام وتیان ئەی خوشکەکەی هارون ئەی مەریەمی خوشکی هارون خوشکی دینی بێ یا خوشکی غێری دینی بێت خوشکێکی دینی بێت کە برایەکی بۆ بیناوی هارون بێ بەڵام نازانین هیچ بەڵگەیەکمان پێ نەگەیشتەوە ئایا دایکی شووی کردوتە دوای کوڕێتری هەبوو ناوی هارون بۆ ئێمە نایزانین خوای گەورە خۆی دەزانێت بەڵام گرنگ ئەوەیە یا ئوختە هارون ئەی خوشکەکەی هارون ما كان أبوك امرأ سوء باشا أي مريم باوكت پیاوێ خراپ نەبوو باوکت پیاوێکی بەدڕەوشت نەبوو پیاوێ خراپ نەبوو لە هەموو لایەکە خراپ بێ وما كانت أمك بغية دایکش زیناکەر نەبوو ئەی باشە تۆ ئەم منداڵە لەکوێ بوو موقفێکی زۆر ناخۆش باوکت پیاوێ چاک بوو پیاوێ خراپ نەبوو عیمران سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ پیاوێکی زۆر بەڕێز بووە سوورەتی ئالی عیمران هەیە باوکت پیاوێ چاک بوو دایکشت بەدڕەوشت نەبوو بەڵام تۆ ئەم منداڵت لەکوێ بوو بوختیانیان بۆ کرد تۆ ئەم منداڵت لەکوێ پەیدا کرد ئەمە منداڵی خۆت نییە بۆی ئێمەی موسڵمانیش ئاگاداری خۆمان بین خۆمان لە بوختیان بپارێزین چەند جار باسمان کردووە بەڵام واللهی زۆرێک لە موسڵمانان هەرگوێشیان پێی نییە یەک لە دوای یەک بوختیانەکەن واللهی سوێن بەخوای پەروەردگار لە جومعەی پێشوەوتمان ئینشەڵڵا جومعەی داهاتوو کە ئەم جومعەیە باسی بوختیانەکەین سوێن بەخوای پەروەردگار هەتاکو ئەم جومعەیە شەش حەوت بوختیانم بۆ کراوە ئاگام لە هیچی نییە بۆ موسڵمانەکانی تریش بە هەمان شێوە دەکرێت زۆربەی ئەو بوختیانانش کە دەکرێت بە دەرەجەیەک لەلایەنی ئەو کەسانەوە کە تەکفیرین ئەوانن کە خەڵک بە کافرە زانن ئەنەوەی حکمی خوا بگەڕێنەوە بوختیانەکان زیاتر لەوانەوە دەرەچێت چونکە ئەوان بوختیانە بۆ ئیمامی عوسمان کرد و خوێنیان حەڵال کرد بوختیانە بۆ ئیمامی عەلی کرد و خوێنیان حەڵال کرد بە دەرەجەیەک کە بوختیانەکان دەبیسن لە ئەو تەکفیریانەوە دەرەچێت ئەوانەی کە تەقینەوە بە حەڵال دەزانن خەڵک کوشتن بە حەڵال دەزانن ئەو مجتەمەعیەوە بە کافر دەزانن زۆربەی با لە خوا بترسین بەس بوختیان بۆ ئەم مامۆستاکە ئەو تەڵەبەکە بکەین و ئەو براکە بکەین و ئەو موسڵمانەکە بکەین با لە خوا بترسین چونکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیح تەرغیبدا هاتووە بە ژمارە 2248 دەفەرمێ ومن قال في مؤمن ما ليس فيه گوێ بگرین هەر لە خۆمانە بوختیان بۆ خەڵکی نەکەین فڵان کەس لە فڵان شوێن مەعاش وەرەگرێ دە تەئکیدی کە بزانە وایە بۆ لە خوا ناترسی فڵان کەس عایب بە فڵان کەسە فڵان کەس بەدڕەوشتە هەر لە خۆیەوە فڵان کەس دزە ئەم شتانە پێویستی بە دەلیلە پێویستی بە بەڵگەیە تۆ کاتێکە بەرامبەری خۆت تاوانبار دەکەی ئەبێ بەڵگەیەکت پێ بێ مەڵێ فڵان کەس سیقەیە نابێت ئەبێ زۆر ئاگاداری خۆت بی لەو شتانە پرسیار لە کابراوکە بڵێ فڵان کەس مامۆستا فڵان کەس دکتۆر فڵان کەس کاک فڵان کەس تۆ وات کردووە وات وتووە تەئکید لە خۆی بکردو یەکسەر بەڵاوی مەکڕە ناو خەڵکیە فڵان کەس وای کرد تەئکیدی کەرەوە بزانە وایە وان نییە تەلەفۆنی بۆ خۆی خۆپارەی تێ ناچێت چی تێچێ لو باشترە خۆت گوناهبارکەی ئەم حەدیثە شمولت بکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ومن قال في مؤمن ما ليس فيه ئەو کەسەی شتێک سەبارەت بە موسڵمانێک بڵێ و ئەو موسڵمانە ئەو شتەی تیا نەبێت واتە بوختیانی بۆ بکات مزگێنی بێ لێی ئەگەر تۆبە نەکا أسكنه الله ردغة الخبال يوم القيامة حتى يخرج مما قال وليس بخارجين پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی بوختیانێ بۆ موسڵمانێ بکە شتێ بداتە پاڵی و ئەو شتە لەو موسڵمانان نەبێ وجودی نەبێ بۆیە ئاگادار بن هەلە قوتانە مەڵێ فڵان کەس زیناکەرە فڵان ژن زیناکە ئەوە زۆر خەتەرە جومعێ تایبەت باسی ئەو مەسەلە ترسناکە کە ئینشەڵڵا ئەگەر خوا تەمەر باقیکە کە چەندێک خەتەرە هەر لە خۆتەوە ناموسی خەڵکی لەکەدار بکەی
هەر کەسێ بوختیانێ بۆ موسڵمانێ بکە و شتێ بداتە پاڵی ئەو موسڵمانە ئەو شتەی تیانە بێ پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەو ئینسانە لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار دەیخاتە ناو کێم و جەراحەتی جەهەنمەوە و لە ناو کێم و جەراحەت و خواردنی کێم و جەراحەتی جەهەنم ڕزگاری نابێ هەتا یەک بەڵگەیەک نەهێنێ کە فڵان کەس وای کردووە. بوختیان بەڵگەی نییە، چونکە بوختیانە ئەسڵی نییە. ئەگەر ئەو شتەی تیا کە باسی دەکەی بۆ موسڵمانێ ئەگەر تیایە مەوجود بێ غەیبەتە، ئەگەر تیانە بێ بوختیانە. تۆ بەڵگەت چییە؟ فڵان کەس عاید بە فڵان کەسە، فڵان کەس لە فڵان شوێنە مەعاشی بۆ دێ. ئەگەر بەڵگەت پێ نەبێ بەڵگەیشت پێ نییە چونکە بوختیان بوو، ئەو کاتە لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار سجنت ئەکا و دەتخاتە ناو کێم و جەراحەتی ئەهلی جەهەنمەوە. ئەبێ بۆ خۆت کێم و جەراحەت بخۆی هەتا بەڵگەی دەهێنی دەیسەلمێنی فڵان کەس وایە، بەڵگەیشت پێ نییە، کەواتە خەتەرە. حەدیثی تریشا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم کە ئیمامی ئەلبانی ڕەحمەتی خوا لێ بێ لە مشکات المصابیح تحقیقی دووەمە دەفەرمێ حەسەنە و لە تعلیق الرەغیبیشا دەفەرمێ حەسەنە و لە سنەنی ئیمامی ئەبو داوودش هات دەفەرمێ حەسەنە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ومن رمى مسلما بشيء يريد شينه به حبسه الله على جسر جهنم حتى يخرج مما قال. هەر کەسێک شتێ بداتە پاڵ موسڵمانێک بۆ ئەوەی ناشرینی بکە، دەڵێ ئەمە عاید بە فڵان لایەنە و پارەی بۆ دێ، واللهی دڵنیاشە ڕاست ناکات، بەڵام مەبەستی ئەوەی ناشرینی کات، مەبەستی ئەوەیە لەکەداری کات. هەر کەسێ شتێ بداتە پاڵ موسڵمانێک بیشکێنێتەوە و مەبەستی ناشرینکردنی موسڵمانێک بێ بۆ ئەوەی لەکەداری بکە و ناشرینی بکە، لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار چی بەسەرا دەهێنێت؟ بەڵێ دەفەرمێ حبسه الله على جسر جهنم حتى يخرج مما قال. خوای پەروەردگار لەسەر پردی سیرات حەبسی ئەکا و سجنی ئەکا و کۆتی ئەکا هەتا بەڵگەیەک دەهێنێ بۆ ئەوەی بیسەلمێنێ ئەو موسڵمانی بۆچی ناشرین کردووە. با لە خوا بترسین. تۆ دەتەوێت حکمی خوا بگەڕێنیت و ئەم مجتەمەعە بە کافر دەزانی دەخۆت پیاوێت چاک بۆ بوختیان بۆ خەڵکی مەکە. من خراپم ئەو خراپە ئەو خراپە، تۆ پیاوێت چاک بۆ بوختیان مەکە. ئەگەر خۆت بە خەواریج جەفانی ئەوەی بوختیانی بکرای خەواریج بە کافر ێزانی. ئەگەر تۆ خۆشیان کەوتی خەواریجی، خەواریج وەک تۆ نەبوو. بۆیە پرسیار لە ئیمامی حەسەنی بەسری کرا ڕەحمەتی خوای لێ بێ من هم الأبرار. ئەبرار کێ؟ چاکەکار کێ؟ کێ چاکەکارە؟ ئەوانە کە خوای پەروەردگار وعدی بەهەشتی پێیان داوە ئەبرارن، چاکەکارن کێن ئەو کەسانە؟ ئیمامی حەسەنی بەسری فەرمووی هم الذين لا يؤذون الضر. ئەو کەسانن کە ئێش و ئازاری مێرولەش نادەن، ئەوانە چاکەکارن. ئێش و ئازاری گیانلەبەرێ بچووک نادەن، ئەوانە چاکەکارن. ئەگەر تۆ دەتەوێت خۆت بە تەنها بە موسڵمان دەزانی بۆ بوختیان بۆ خەڵکی دەکەی. بەڵام الحەمدولله مادەم پێغەمبەران سەلامی خوایان سەر بوختیانیان بۆ کراوە ئین ئەنتم ئیلا مفتەڕون. بە پێغەمبەران دەوترا سەلامی خوایان لەسەر بێ ئێوە تەنها بوختیان بە ناوی خواوە دەکەن، ئێوە ڕاست ناکەن. بوختیان بۆ پێغەمبەران نەکرا سەلامی خوایان سەر. ئەمانە ساحرن، ئەمانە شێتن، ئەمانە شاعرن، ئەمانە ترسنۆکن، ئەمانە چین. ئەوەشی شوێن کەوتوی پێغەمبەران بە سەلامی خوایان لەسەر بێ ئەبێ شانازی بەوە بکا کە بوختیانی بۆ دەکرێت. بەڵام بوختیان زۆر خەتەرە. هەر کەسێ پێی خۆشە کێم و جەراحەتی جەهەنمەکان بخوا، هەر کەسێ پێی خۆشە لەسەر پردی سیرات حەبس بکرێت با بوختیان بە خەڵکی بکە. هەر کەسێکیش لە پردی سیرات ئەترسێ و حەزی لە خواردنی کێم و جەراحەت نییە با بەس بدرۆی خەڵکیان بخەڵەتێ. بوختیان دروست نییە بۆ کافریکی بکەیت، چ جای بۆ موسڵمانێک. وەڵڵاهی دروست نییە بۆ جوولەکەی بوختیان بکەیت. چۆن بۆ موسڵمانێ بوختیان دەکەیت؟ هەر لە خۆتەوە دەڵێ ئێمە عاید بە فڵان کەسە و لایەنی فڵان کەسە و زینایە و بەدڕەوشتە و چی. ئەم شتانە پێویستی بە دەلیل هەیە. بەڵگەت پێ نییە هەر لە خۆتەوە بوختیان مەکە. زینا مەدە پاڵ خەڵکی. ئەمە زۆر ناو ئێمەدا باوە ئەم شتە. فڵان ژن زینا دەکات، فڵان پیاو زینا دەکات، ناوەکەی دەهێنی. ئەمە زۆر خەتەرە. پێویستە بە شاهیدەیە، ئەوە زۆر خەتەرە و ترسناکە. بۆیە ئیمامی ئەبوو سولەیمانی دارانی ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێت ئەگەر پیاوێکت بینی إذا سمعت الرجل يقول لآخر بيني وبينك الصراط، ئەگەر گوێت لێ بوو ناوخۆمانە زۆر باوە یەکێک بە یەکێک دەڵێ لەسەر پردی سیرات یەقەت ئەگرم، یەخەت ئەگرم.
بێگومان ئەوەی بوختیان بکە لەسەر پردی سیرات حەبس دەکرێت لە شێم و جەراحەتی جەهەنمیەکان دەخوات ئەگەر تۆبە نەکا ئەوە بۆ خۆی ئەوە بەروبوومەکەی دەبێت بەروبوومەکەی چیە مجەراحەتی جەهەنمە بیخوات بوختیان زۆر خەتەرە لە غەیبەتیش خەتەرترە چونکە تۆ شتێک دەڵێی لەبارەی موسڵمانێک و ئەو شتەی تیان نییە زۆر تەئکیدکەنەوە ئەگەر نوێژنەکەر بوو ئەگەر جوولەکە بوو ئەگەر گاور بوو ئەگەر مسلمان بوو هەر کەسێک بوو هەر لە خۆت بە بوختیانی خەڵکی باوەڕ مەکە بەڵێ ئیمامی ئەبوو سولەیمانی دارانی ڕەحمەتی خوا لێ فەرمی ئەگەر بینیت کەسێک وتی بینی من و تۆ پردی سیرات بێ فاعلم أنه لا يعرف الصراط ولا يدري ما هو بزانە ئەو ئینسانە نە ئەزانێ پردی سیرات چییە و نە ئەزانێ پردی سیرات چی هیچ نازانێ ئەگەر بیزانایە لو عرف الصراط أحب أن لا يتعلق بأحد ولا يتعلق بأحد والله أجر بزاني پردی سیرات چییە ئەوە پێی خۆشە لەو ڕۆژەدا نەئاڵێتە هیچ کەسێک و هیچ کەسێکیش تێی نەئاڵێ پەیوەست نەبێ بە هیچ کەسێک و هیچ کەسێکی پەیوەست نەبێ بۆەوە بەڵام پردی سیرات وەک دوو جومعە باسمان کرد کاتی خۆی ئەگەر لە موو باریکتر بێ لە شمشێر تیژتر بێ زۆر خەتەرە دوعای پێغەمبەران سەلامی خوایە لەسەر بێ لەسەر پردی سیرات ئەوەیە اللهم سلم سلم خوایە سەلامەتمان کەی ئەگەر پێغەمبەران سەلامی خوایە لەسەر بێ لەسەر پردی سیرات دوعا بکەن خوا سەلامەتیان کە من و تۆی تاوانبار بێت چیمان بەسەرا بێ لە قیامەتە بۆیە با بە خۆماندا بچینەوە بوختیان بۆ خەڵکی نەکەین پردی سیراتمان زۆر خەتەرە بێ زۆر ترسناک ئەبێ ئەگەر بوختیان بۆ خەڵکی بکەین هیوادارم بە خۆماندا بچینەوە شێ مجەراحەتی جەهەنم با نەبێتە نسیبمان با لەسەر پردی سیرات خوا زەلیلمان نەکا و نەمان بەسێتەوە حەبسمان نەکا بەهۆی بوختیانێکەوە یەک بوختیانێ بکەین والله لە پردی سیراتە تووشی کێش و مشکلا بیت والله خوا تۆڵەت لێ دەکاتەوە ئەگەر کەسی هەزارەها بوختیان بکە حکمی چییە ئەوە خاک بەسەری بۆ قیامەت ئێمە حەق و ناسە بەخوا نە بە عومرە لاچێ و نە بە حەج لاچێ و نە بە نوێژ و عیبادەت لاچێ چونکە ئەمە حەق و ناسە ئاگاداری خۆتان بن یا ڕەبی خوایە لە ناخۆشیەکانی پردی سیراتمان پارێزی ڕەحم و میهرەبانی خۆت برژێنی بەسەرمان الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين وآله وصحبه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد كاتك مريم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت پرسیاری لێ ئەکری ئەم منداڵەت لەکوێ هێنا پرسیارێکی زۆر ناخۆشە باوکت پیاوێ خراپ نەبوو دایکت زیناکەر و بەدڕەوشت نەبوو ئەم منداڵەت لەکوێ هێنا فەئەشارەت ئیلەی ئیشارەتی کرد چونکە قسەی نەکردو ئەمەش بەڵگەیەترە بۆ ئەوەی کە فەقولی واتە بە ئیشارەت بە خەڵکی بڵێ من قسە ناکەم فەئەشارەت ئیلەی ئیشارەتی کرد بۆ منداڵەکە منداڵە جگەرگۆشەکەی خۆی کە عیسایە سەلامی خوای لەسەر بێ قالوا كيف نكلم من كان في المهد صبيا ئەمانیش وایان زانی مەریەم سەلامی خوای لەسەر بێ گاڵتە بەوان دەکات وتیان منداڵێکە لەناو لانکا بێ لەناو بێشکەدا بێ مناڵێ بچووک تازە لەدایک بوو بێت شوان قسە دەکات شتی وا نابێت ئێمە دەڵێن بەڵگەت چییە ئەم منداڵت چۆن پەیدا کردووە تۆش ئیشارەتەکەی بۆ منداڵەکەت ئەڵێ ئەم منداڵە پرسیار لە ئەو بکەن یەکسەر بە ئەمری خوای پەروەردگار عیسا سەلامی خوای لەسەر بێت دێتە زمان منداڵێکی کۆرپەی ساوە هەموو شتێ لای خوای گەورە ئاسانە ئەو خوای پەروەردگاری کە بتوانێت منداڵێ بە 1-2 ساڵی بهێنێتە قسە دەتوانێت لە دایکبوونیشا بهێنێتە قسە بەڵێ فأشارت إليه قالوا كيف نكلم من كان في المهد صبيا قال إني عبد الله هذا زمان عيسى سلامي خوای لەسەر بێ منداڵێکی ساوە ئەگەر لەگەڵ خوادا ڕاست بکەی خوا دیفاعت لێکە و دوژمنانت سەرشۆڕەکات هەتا لە خوا زیاتر نزدیک بی بوختیانە زیاتر بۆ ئەکرێ چونکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەتا زیاتر دینەکەت بە قوت بێ بوختیانە زیاتر بۆ ئەکرێ هەتا دینەکەت لاوازتر بێ بوختیان و کەمتر بۆ ئەکرێ و دژایەتی زیاتر کەمتر ئەکرێ بەڵاو مصیبەتە کەمتر توش ئەبێ هەتا دینەکەت بە قوت بێ بەڵاو مصیبەت و بوختیان و غیبەت زیاتر بەسە تاڕژێ
هەموو بەڵاو مصیبەتێک بوختیان هێگە لە بەڵاو مصیبەتەکان بوختیان بۆ ناشرینکردنی بەرامبەرە ئەوە سزاکەی ئەبێ لە جەهەنەم و لەسەر پردی سڵاتە سجن بکری ئەو کەسێک کە موسڵمانان ناشرین دەکات بەبێ بەڵگەیەکی شەرعی. بەڵێ قال إني عبد الله آتاني الكتاب. إمام عيسى في صلى الله عليه وسلم هذا الزمان فرمي من عبد الله من عبد خوام بەڵام ئەمڕۆ گاورەکان عیسایان کردووەتە کوڕی خوا نەعوذ بالله ئەوە لە کاتی خۆی ئێشەڵا باسی دەکەین بە درێژی. قال إني عبد الله یەکەم شتێکە هاتە زمان فەرمی من عەبدی خوام من بەندەی خوام ئاتانی الکتاب خوای گەورە کتاب بە من دەبەخشێ لە مەولا چکە عولەمایان دەفەرمون مەبەستی ئەمەولایە کە ئینجیلە خۆ کاتە ئینجیلی پێ نەدرابوو ئاتانی الکتابە وجعلنی نەبیە خوای گەورە کتاب بە من دەبەخشێ و منیش دەکات بە پێغەمبەر چونکە ئەو فعلی ماضی بەمەستی پێی مضارعە لە مەولا یعنی من ئەو شتم بەسەراتێت باعتباری ما يقول يعني بويك بحسابي ويك لمولا خواي قولك كتابي بمن بخشيوة واتا بيام دا بخشية مني كدوبة بيغمبر سلامي خواي پرودگاري لسر بيت حد من دالي بخلقي داليت كمن بيغمبري خوام سلامي خواي لسر بيت خواي قولا من دانيريت بوسر قومي جولك كان بوسر او قوم سركش بوي نصيحته اموشگاريان كم وانجيلشم بيدا بخشيه بەڵێ خوای پەروەردگار ئینجیلی پێبەخشی سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت. ئاتانی الکتابە وجعلنی نەبیە وجعلنی مبارەکەن ئەینەما كنت لە هەر شوێنێک بم من بەرەکەتم من مبارەکم مبارەکی بەس بۆ پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێت مبارەکی بۆ هیچ کەسێکتر نییە. وجعلنی مبارەکەن ئەینەما كنت لە هەر شوێنێک بم من مبارەکم جاء علماء دفن مباركي او لو ابو سلامي خوال سبيه نصيحته اموشگاري خلقي دكر امري بچاگه دكر نهي لخرابو تاوان دكر او مباركي بركته بوها مو خلقي بله وجعلني مباركا اينما كنت لحر شوينك من بركتم رحمتم بو خلقي باذن خواي پرودگار واوصاني بالصلاه والزكاه ما دمت حيا خوا گەورە وەسیەتی بۆ من کردووە کە نوێژ بکەم و زەکاتی ماڵ و سامانەکەم دەرکەم خۆشتا ئەو کاتە زەکاتی لەسەر نەبووە بەڵام لە مەولا بێگومان چکە ئەو کاتە منداڵێک بۆ ماڵ و سامانی نەبووە سەلامی خوای لەسەر بێت خوای گەورە وەسیەتی بۆ من کردووە من پێغەمبەری خوام سەلامی خوای لەسەر بێ خوای گەورە کتابم پێ بەخشێ و منی کردوتە مبارەکی بەرەکەت بۆ خەڵکی سەر زەوی بەڵام خوای گەورە وأوصاني بالصلاة والزكاة ما دمت حيا خوای گەورە وەسیەتی بۆ من کردووە زەکاتی ماڵ و سامانەکەم دەرکەم نوێژ بکەم عیبادەتی خوا بکەم ئەمە زۆر شتێکی گرنگی تایە ما دمت حيا هەتا ئەو ڕۆژەی من زیندوو بم واجبە نوێژ بکەم بەڵام کەسانێکی گومڕا هەبوون ئەم ڕۆژ و پێشتریش نوێژ ناکەن دەڵێن بۆ نوێژ ناکەی دەڵێ ئێمە گەیشتوونەتە یەقین باشە ئەو یەقینەی کە تۆ پێیگەشتی بۆ پێغەمبەران پێی نەگەشتن سەلامی خوای لەسەر بێ وەعبد ربك حتى يأتيك اليقين پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەتا مردنی بۆ هات هەر نوێژی کرد بەڵام تۆ بۆ لە شە ساغە و لە دنیادای 40-50 ساڵ تەمەنت ماوە بۆ گەشتیتە یەقین بۆ پێغەمبەران نەگەشتنە یەقین سەلامی خوای لەسەر ئەو یەقینە کە تۆ باسەکەی کە ئەسڵ و ئەساسی نییە ما دمت حيا هەتا من زیندوو بمە بێ نوێژ بکەم باشە معقول نییە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێت تەکلیفیان لەسەر بێ و هەتا ڕۆژی مردن عیبادەت بکەن پیاوێکی نوێژنەکەر و مجریم و خوانەناس وەڵام من گەشتمەتە یەقین و نوێژ و عیبادەت لەسەر نەماوە ئەمە ڕەدێکی زۆر گەورەی بۆ سەر ئەو کەسانەی کە ئاوها پەنا بەخوا بێدینی ناو خەڵکییا بڵاو ئەکەنەوە ئەڵێن ئێمە نوێژمان لەسەر نەماوە ئەمە یەک و ڕەدێکی زۆر گەورەشە بۆ سەر ئەو کەسانە ما دمت حيا ئەو کەسانەی کە سەڵات الئیسقاطی پێڵن چی پێڵن ناو خۆمانە کۆمەڵە کەسێک بە ناوی دینەوە قۆڵی خەڵکی ئالیا ئەبڕن وەرە کاکە هەنێ پارەمان بەرێ با فڵان کەس نوێژەکەی لەسەر لابەرین دوو جاتر باسمان کردووە نوێژ حەقی خوایە هەر کەسێکیش بڵێ من لە حەقی خوا خۆشە بم ئەوە خۆی کردووە بە شەریکی خوا چونکە ئەڵێ من بە ناوی خواوە لە خەڵکی خۆشە بم باشە تۆ چۆن دەتوانیت لە حەقی خوا خۆش بیت ومن يغفر الذنوب إلا الله چه هەیە لە غەیری خوا لە گوناحی خەڵکی خۆش بێ ئاگادار بن ئەوانە قۆڵ بڕن ئەوانە خائینن بەرامبەر بە ئەم دینە بەرامبەر بە ئەم میلەتە هەژار و فەقیرە
وڵا فڵان کەس لە ژیانی دنیادا نوێژی نەکردووە یا کەم نوێژ بووە وەرن کاکە هەنێ پارە بدەن بە فەقیر و نازانم بە کێ و هەنێکی خەنە گیرفانی خۆشیانەوە وەڵا ئەمە فڵان کەس نوێژمان لەسەری لابرد ئەو قەرزەی کە لەسەری بوو هەمووی لاچوو تۆ مشریکی تۆ شەریکت بۆ خوا بڕیارداوە مسلمانەکان خەڵک بابەز بە ناوی دینە قۆڵمان ببڕێت لە ئیسلامە شتی وان نییە ئەوە کوفرە کەسە شەریکی خۆ کاتە شەریکی خوا و بە ناوی خواوە لە خەڵکی خۆش بێ ئەگەر نوێژ بە 500,000 و بە ملیۆنە لەسەر خەڵکی لا بچێ هیچ گرنگێکی نییە نەعوذ بالله بۆیە ئاگاداری خۆمان بین ما دمت حيا وبرا بوالدتي ولم يجعلني جبارا شقيا خوای گەورە فەرمانی بە من کردووە لەگەڵ دایکما چاک بم و خوای گەورە منی نەکردووە بە کەسێکی متەکەبیر و خۆ بە زلزان کەسێکی نەکبەت و بەدبەخت و شەقاوە من کەسێکم فەرمانم پێکراوە بە ئەمری خوا تەواضعم هەبێ و خۆم بەکەم بزانم لەگەڵ دایکی خۆمدا چاک بم والسلام علي يوم ولدت ويوم أموت ويوم أبعث حيا سبحان الله سلامي خوا لسر منه من لأني خوا أمين كراومتها سلامي خوا لسر منه وسلامتي خوا لسر من رجاوة أو رجيك لدايك بم بيقمان باس ما انكت بيغمري خوا فرمي صلى الله عليه وسلم همو من دالك لدايك بي إلا الشيطان دسي ليدا وشين ولي أداو أيكاتا قري إلا عيسى دايك نبي سلامي خوا النسر بيه كالشيطان نيتو أني ولي أن بداو بيان كاتا قري أو تا والسلام علي يوم ولدت هر خوا لدنيا دا بسلامتي جيان دي شيطان نيتواني زربي لي بدات وأو روجيشي كدمرم كلا قيامت بيش هاتني قيامت ديت دمري سلامي خوالي لسربيه على روجيش سلامي خوالي لسر منا وأو روجيشي كزندو أبموا ذلك عيسى بن مريم قول الحق الذي فيه يمترون أو كباس ما انكرت أو حق الراس تيسبارت با عيسى بيغمر سلامي خوالي لسربيه أو كخلقي قماني تدايا جامعي كباس ما انكر أمره جياني ئیمامی عیسا پێغەمبەر و سەلامی خوای لەسەر بێ بە کورتی کە باسمان کرد کاتێک کە لە دایکە بێ خەڵکی بوختیانی بۆ دەکات خوای گەورە دیفاع لە مەریەم دەکات سەلامی خوای لەسەر بێ دێتە زمان کوڕە جگەرگۆشە منداڵەکەی بۆ ئەوەی دیفاعی لێ بکە و بۆ ئەوەی حەق و ڕاستیەکان بۆ خەڵکی دەربکەوێ ئەوەی کە خەڵکی گومانی تێدایە کە ئایا ئەم منداڵەی چۆن پەیدا کردووە بێگومان ئەمە کورتەیەک بوو لە قسەکانی ئیمامی عیسا پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام یەک شتێک ماوە بە کورتی باسیکەن لە ئاخرەوە چەند مسلمانە تەکلیفیان لێکردن لە جومعەی پێشوە باسی ئەومان کرد کە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم دەستنوێژ لە خێزانی خۆت نەشکێنی تۆ کاتێک کە حەدیثەوە باس کرا مەڵێ ئیمامی شافعی ئیمامی ئەبوو حەنیفە چی ئەڵێن ئیمامی شافعیش ڕەحمەتی خوای لێ بێ فەرز بۆ لەسەری وەکو من و تۆ شوێنی پێغەمبەری خوا بکەی صلی الله عليه وسلم و بێگومان شوێنی پێغەمبەری خوایش کەوتەوە صلی الله عليه وسلم لەبەرەوە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ ئیمامی ئێمەیە بەڵام پێغەمبەری ئێمە نییە سەلامی خوای لەسەر بێ یعنی بە پێغەمبەری بزانیت لەبەرەوە ئاگاداری خۆمان بین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری ئێمەیە ئەوانە ئیمامێک بوون شوێنکەوتووی ڕاستەقینەی پێغەمبەری خوا بوون صلی الله عليه وسلم سونەت وایە دەستنوێژ لە خێزانی خۆت نەشکێنیت ئەو باسمان کرد ئەوە حەق و سونەتەکەیە لەوانەیە ڕەئی تریشەیە بێگومان کە ئەڵێ ئەشکێ بەڵام حەدیثیان پێ نییە ڕەئی عولەمایە ڕەئی عولەماش بەرامبەر حەدیث ناکرێتەوە بەڵام ئەو پرسیارە کرا ئایا دەستدان بە ئافرەتی غەیری خێزانتەوە ئافرەتێکی نامەحرەم ئەگەر دەست بەردەستی کەوت دەستنوێژەکەی ناشکێ ئەوەی معلوماتم هەبێ ئەگەر لە ئەنقەس بێ ئەوە خەتەرە بەڵام غەیر ئەنقەس ئەگەر دەست بەر ئافرەتێک کەوت بە عەمدی نەبوو دەستنوێژ ناشکێ ئینشاءڵڵا بەڵام دەستپێدان بە ئافرەت ئەم حەدیثە باسەکەین وەکو بۆ قیامەت دەیگەێنم پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صەحیحدا کە لە سلسلەی ئەحادیثی صەحیحە دۆ بە ژمارە 226 دەفەرمێ لأن يطعن في رأس رجل بمخيط من حديد خير له من أن يمس امرأة لا تحل له ئەگەر ئینسان دەرزیەک یا شتێ لە دەرزی گەورەتر ئاسن بێ بەسەریا دای بکوتن بڕواتە خوارەوە لەوە ئەوە باشترە بۆ قیامەتی لەوەی دەست بدا بەدەستی ئافرەتێکەوە کە حەڵاڵ نییە بۆی واتە ئەگەر ئاسنێک شتێکی تیژ بەسەری تۆدا دا بکوتن حتا دەڕاتە خوارەوە لەوە باشترە دەست بدەی بەدەستی ئافرەتێکەوە کە حەڵاڵ نییە بۆ تۆ بەڵام ئەگەر غەیر ئەنقەس بوو ئینشاءڵڵا بە ئیزنی خوا ناشکێت دەستنوێژەکە چونکە غەیر ئەنقەسە و ئاگات لێ نەبووە بەڵام ئەگەر بە ئەنقەس بی ئەوە تاوانەکەی تاوانێ زۆر گەورەیە بۆی ئیمامی ئەلبانی ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ وفي الحديث وعيد شديد لمن
مس امرأة لا تحل له. ئەم حەدیسە هەڕەشەیەکی زۆر گەورەیتیایە بۆ ئەو کەسانەی کە تەوقە لەگەڵ ئافرەتانە ئەکەن و دەست بە ئافرەتانی بێگانەوە ئەدەن. بۆیە لە کۆتاییدا چەند جارە باسمان کرد ڕەحمەتتان لێ بێ موسڵمانان، بەس لەگەڵ ئافرەتی نامەحرەمە تەوقە بکەن. ئامۆزاکەت، پورزاکەت، خوشکی خێزانەکەت، ئەمانە خەڵکی تریش ئەمانە بێگانەی تۆن. ئەوەی کە مارەی بێ لە تۆ حرامە تەوقی لەگەڵا بکەیت، حرامە دەستکەیتە ملی. بەڵام بەداخەوە موسڵمانانی ئەمڕۆ نییە. موسڵمانێک خێزانی خۆی دەگوازێتەوە، ئامۆزاکەی لەگەڵ خێزانەکەی ڕسمەکە دەستکاتە ملی خێزانەکەی، زاواکەی دەستکاتە ملی خێزانەکەی، ئەوەکەی تر دێ ئەوەکەی تر دێ. حرامە، دروست نییە، وەڵڵاهی حرامە. وەڵڵاهی ئامۆزاکەت بێگانەیە لەگەڵ منافەقی نییە بۆ تۆ. حرامە دەست بێ بە دەستی ئافرەتێکی نامەحرەمەوە. ئەوە تاوانێک گەورەیە. لەبەر لەخوا بەترسین، شەرەف و ناموسی خۆمان پارێزین، بەس با تێکەڵاوی نێوان ژن و پیا و دروست بکەین. ئێمە موسڵمانین، ئیماندارین، با بەڕاستی بەکردەوە بیسەمێنین ئیماندارین. با لە جێوێکان نەبین ژن و پیا و تێکەڵاو بێ، کەس بە کەس نەبێت. ئەمە دوختەیەکە خۆمانەی ئامۆزای و پورزایە، خۆمانەی چییە؟ هەمووی حرامە لەسەر تۆ. حەڵاڵە مارەت کە ئامۆزاکەت. هەزارها ئامۆزای خراپ نەکرد، پورزای خراپ نەکرد، بۆ دەرز و عیبرەت وەرناگرین. با بە خۆماندا بچینەوە. حرامە دەستدان بە دەستی ئافرەتەوە، تەوقەگرن لەگەڵ ئافرەتیە کە مارەی بێ لە تۆ حرامە. دروست نییە تەوقەی لەگەڵا بکەی، حرامە، دروست نییە. خوای گەورە شاهیدە ڕامگەیاند. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفاي نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خير يعني كدوا. يا ربي خوايا أو كساني من ضال يعني من ضالي باش يعني ببخشي. يا ربي خوايا أو كساني شي من ضال يعني من ضال كان يعني صالح كي. يا ربي خوايا حياة وحرمة وشرف مان باريزي. يا ربي خوايا بحياة وحرمة بمان جيني بمان مريني. يا ربي خوايا بو خاطي قوري وعظمتي خوت خوشويستي خوت وبيغمران سلامي خوايا نسبيل ظلمانا جيگير بكي. يا ربي خوايا رحم و مهرباني خود برجيني بسرماندا. خوايا جان لبختيان ولا غيبت ولا تاوان باريزي. خوايا جان رحم و مهرباني خود برجيني بسرماندا. آمين آمين آمين. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم واستغفروه إنه هو الغفور الرحيم.